دیارە خۆتان دەزانن پێکاتەکان ئەگە تەماشای بەوردی بڕوانیە پێکاتەکانی هەرێمی کوردستان دابش بوونێکی فری تێدایە هەم بڕۆ مەسەن تورکمان لە کفری هەیە لە هەولێر هەیە مەسکلد و ئاشور لە کۆی هەیە لە سلێمانی هەیە بە هەما شێوە لە هەولێر و لە مەتقی بادینان هەیە واتە لە هەردوو لایەنەکەی بۆیە دەبێ ئەگەر تەقلیسی ینی کەمکردنەوەی ڕێژەی کورسەکانی کۆتاژ نەبێتن من پێم وایە دەبێ ئەم کورسیان دابش بکرێن لە هەرێمی کوردستان ناکرێتن حزبێکی سیاسی بەتەنیا سوود ببینتن لەم کورسیانە لەبەرەوەی ئەگەریش لە هەموو حاڵەکان خۆ دەبێ ئەو کەسانی کە دەنگدەر بن خۆ دەبێ دەنگدەری نەتەوەکەی خۆیان بن کرد و ئاشور بابسی دەنگ بداتن نەک تۆ بچی فەوجی زێرەڤانی و فەوجی سەربازی ئەوانە بێن دەنگ بدەن بە کۆتاکان ئەمە یەکێکانە لە سوربوون یەکێتی نیشتیمانی کوردستان لە بۆی دەبێ ئەو مەلەفە یەکلا بتۆ دوو لەسەر یاسا دەبێ هەموار بکرێتەوە جگە لە هەموارکردنەوەی یاسا یەکێتی نیشتیمانی کوردستان پێداگیری لەسەر فرەبازنەیی دەکاتن نەک لە یەک بازنەی هەڵبژاردن ئێمە نامانەوێتن یەک بازنەی بێت چکە ئەم بازنەیە زۆر زیان دەگەینێتن من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان هەرگیز ناستنە هیچ پرۆسەیەکی هەڵبژاردن بەبێ هەموارکردنەوە یاساکە ئەوە ئەگەر فرەبازنەی تێدا نەبێتن من یەکێتی نیشتیمانی کوردستان ناستە ناو من نادە بۆ هیچ پرۆسەیەکی بە زۆرە مرێ بیانەوێ بەدەر لە ئیرادەی یەکێتی ویست و ئیرادەی یەکێتی بیانەوێ ینی بەشداری پرۆسێ بکەین یەکێتی بەشداری ناکاتن بۆیە گرنگە لای ئێمە ئەمەشیان بەچ دێتەکایە من پێم وایە لە گفتوگۆ ڕاشکاوانە دەکرێتن لە نێوان کۆی کوت لە سیاسیەکان بکرێت بە تایبەتی لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و یاسایەکیش هەیە لە پەرلەمانی کوردستان هەموو ئەو پرسانەی کە ڕەهەندی نیشتیمانیان هەیە دەبێ بە تەوافق بەڕێ بکرێتن نەک ینی بەدەر لە تەوافق بێتن واتە هیچ حیزبێکی سیاسی زۆرینەی کورسی پەرلەمانیشی هەبێتن ناتوانانی بە زۆرینە هیچ پرسێک کە ڕەهەندی نیشتیمانی تێدا بێتن نەتەوەی نیشتیمانی تێدا بێتن بتوانین تێپەڕێنن بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان سوورە لەسەر تێپەڕاندنی کۆی ئەو پرسانە بە ڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و کوتلە پەرلەمانیەکانی پارتی دیموکراتی کوردستان کۆی حەزب وڵایەنەکانی تر لە هەرێمی کوردستان گرنگە بۆ پرۆسەی داهاتوو فرەبازنەی بتن